سڵامێک لە ناخی دڵمەوە پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویستی پرۆگرامی ئاراستە هیوادارم کە خاص بن و ڕۆژ ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکە. ئەمڕۆ هاینە خەمەتانە بە میێوانداری لە سێ خاتوونی بەڕێز، سێ خاتوونی هونەرمەند، سێ خاتوونی وێنەگر. گەرەکمانە سەبارەت بە وێنەگرتن قسەکەین، گەرەکمانە سەبارەت بە ئەوەی کە ئەسڵ وێنە چەس هونەر چەس قسە بکەین. وێنە ئەکس، دووربینی ئەکاسی و کامێرا شتێکە کە ئەتوانێت تیکەیەک لە زەمان، تیکەیەک لە ژیان بۆ هەمیشە نگابێڵێ، بە قۆڵی معروف یەخی بە و منجەمەدی کات، بۆ هەمیشە ئەمێنێت، بۆ هەمیشە ئەو تیکە ساکن ئەمێنێت و لە تاریخە ئەمێنێ فرێک لە پێشهاتەکان ژیان لە تاریخە لە پێشوودا تا ئایسە بە بۆنی وێنەکان ماگنەسەوە ئێمە زانیگمانە لە پێشەوە چ ئەتفاقگەلێک بکە چ چتگەلێک هاتکە بەسەر شارەکەمانە بەسەر کۆمەلگاکەمانە جیا لەوەی کە کاتبێ نووسیگیا وێنەکان زیاتر کۆمەکمانی کردگە بە تایبەت ئەوەی کە لە قەدیمە جلوبەرگمان چۆن بووگە، ئاواییەکان چۆن بووگن، بە تایبەت شاری سنە چۆن بووگە، دیواندەرە، مەهاباد، تووە شارەکان سلێمانی، هەولێر چۆن بوون لە پێشوودا تا ئایسا تووشیارێک چه تەغیرگەلێ بووگن، چه ئەتفاقاتی پێشاتکە لێریشە و هەر ئەتفاقێکە فێ ئێمە توانین بە وێنەگرتن دایبنین بۆ دواییمان. وێنە هونەرێکە کە ئیسە بووگەسە ڕستەیک کە بە سوورەتی ئاکادمیک ئەتوانین بخۆینین لەسەری تاین لەسەر شاخەگەلێک متەفاوتەوە کارکەین، کەسێکە ئەکاسی خیابانە، کەسێکە وێنەگرێکە کە کاری پۆرتراکە، کەسێکە وێنەگرێکە کاری معماری و ساختمانیە کات و کەسێکە کاری مستەندی اجتماعیە کات چە بەسەر شارەکە تێت لە ناو پۆسی ئەم شارە چه ئەتفاقێکە کەفێ بە شەوا بە ڕۆژە و بیاتە نیشان خەڵک. باڕین بۆ لای میێمانەکانمان، باڕین سەبارەت بە وێنە و وێنەگرتن و ژنانی وێنەگەر قسەکەین، باڕین بۆ لایەن و پرۆگرامەکەمان دەست پێکەین. بڕین بۆ لای میێمانەکان. قوربانت مەمنون عزیزم. بەنە سارا جعفەریم، بوو ماوەی 10 ساڵە کە خەریکی عکاسیم لە شارە سنە و ژانگەڵی مختلف عکاسیم کار کردی کە ئیسا بەیەکۆ دەست پێکەین. قوربانت خۆشبێ. چه ژانگەلێک کارتان کردە؟ من دەستپێک عکاسیم بە عکاسی تەبیعەتەوە بوو، بەڵام دوای ماوەی کۆ چەکە ژانگەل مختلفم ناسی بەنا بە نیازگەلێک کە بووم بازەی زەمانیک عکاسی فۆتۆژۆرنالیست بووگەم، یعنی عکاس خەبەری بووگەم، بازەی زەمانیک عکاسی مستەنەدم کار کردگە، مستەنەد اجتماعی و لە حاڵە حازرە عکاسیە خیابانی کە لە شێوازی عکاسی گەلێکە کە بە تایبەتە بۆ من و خۆم لەو ژانڕا نزیک ئەبینم. قەلب و ساخت مەمنون جانەکەم. دەوام بن. خاتم سارا لە بین تووە و ژانگەلێکە تایسە کارت کردە وتت عکاسی خیابانی پێ خۆشتر بوو بە بۆچە؟ والله ئەنچێکی لە ذهنیەتی منە ئەگونجێ ئەنچێک حەزی پێکەم لە عکاسی خیابانیە پێ نزیکەوەمە، ئەوەی کە پیادەڕەویەکەی بە تۆرە ئەتفاقی ڕوویدادێ حادسەیەک ئەوینی ئەو بووم جەزابە، ئەو تەعامڵی کە تەک ئینسانەکانە هەسوو لە فەزای شاریە بووم جەزابە نسبەت بە تووە ژانگەلی کە تایسە مشکڵێکت نییە کەسێک ئەکسی لێ تایسە کەسنەوە کە بێت بێژێ بۆ ئەکست لە من گرگە بوو چنە ئەسڵەن تەبیعیە، ئەسڵەن هەتا باوجودەوەی کە ئێمە عکاسی قۆمنگارین بووگە بەینەی کە مەسڵەن عکاسی مستەنەدم کار کردگە لە دێهاتەکانە هێشتا ئەوان چەند جێوێ سەمیمیتریان هەست لێنەگە لە هەر بووگە ئیسر لە عکاسی خیابانیە فرەفرەترا مشکلاتەکەم ئەزیەتەکان زۆرترە ولی نا ئۆکێم تێکیا کنار هاتکەم و ئەزانم چۆن تەرفەندەکان فێر بووگم ئەم
تعاملەکەتە سوژە بەرقەرارکەم بەدەست هاوڵگاتە یعنی بەلەوە میزانسنی پێ بەلەوە ئەو تەکە و سوژەتە قساکەی جا فرە وەختگەل یا فرە وەختگەل ئەسەن بەدزیە یارە ئەرێ بەڵێ زۆربەی کار قسەکەت بگری وەلێ خۆ دوای ئەوە ئەگەر قینی هات ئەڕیتەکی قسە قەتعان بعضی لە سوژەکان ئیتر مەجبوری کە ئەشە هەماهەنگکەیتە بێژی پێ ئەو ئەنسانە لە فەزای چونکە حریمە شخصی هەست ولی لە تو فەزای خیابانە نەئەسان حریمە شخصی وجودی نییە. وێنەی ناو شقامەکان چی هەسوات تۆی بۆ خۆی کێشاگە نایژم ئەوەی کە پەرسەزەنیکە ئەوەی کە تۆ ئەچی ئەگەڕی حاڵەتێ چۆن بێژم گەڕیانێ قەدەمزەنیە تو تەلاشەکەی بۆ ئەو سوژە پەیاکەی بە تۆر ئەتفاقی حەوادثێکە لە دەوروبەر تاوینی ئەکاسیەکە. دانێ وێنەگەر هەمیشە دووربینەکە و کامێراکەی هاتەکیە بەشێکە لە ژیان و بەشێکە هەر لە وجودی خۆی لە لەشی خۆی بەوەی ئەزانێت دووربینەکەی تۆ مانای چێس بۆت حتا ئەگەر گاهێک فرە وەختگەل تەمرینەکەم کە دووربینم پێ نەوێت خۆ بووینم فقط وابەستگیک شەدیدە کە یعنی ئەگەر زمانێکیش کە نەوێت حەسرەتی هەست ئەوەی کە تۆ یەکسە ئەرێ کاشکە ئیسە بووە کاشکە ئەو سوژەی کە ئیسە ئێوینم ئەو مەسەبت کردای ولی ئیتر گاهێ واقعان نیازە کە تۆ نەوێت فقط بووینی فقط لەمسیکەی حسیکەی کچانێکە وێنەگەرن جیاوازترن لە کچانێک کە وێنەگەر نین بۆی کە جەسوورترن لە جێگەی کە ناوێ ڕوو بکەی ئەشی بڕیتە بەرەوە و ئەو کارەکە گەرتە ئەنجامی بێت گاهێ ئەتاین بێژین پڕڕووترن خات مەجبوری واقعان لا کاسیاشە مەجبور ئەمە بۆ تۆ کێشەنەوە بووچەنە چونکە کەسێکم کە فرە ڕوو دەربایسیەکەم و لا کاسی شامتین ولی بە مرور زەمان ناسان ئیسەوانیم واقعان جەسوورترن بە قەڵ خۆتانێژێ وە فرە ڕێزبینترم ئەسڵ وەختێکە ئەکاسیەکەی مداوم ئەسڵ بێنەهایەت ڕێزبین ئەوی تۆ فرت ماشاکە یعنی بێنابێن ئێژم چەندێت ماشای دیگەرانەگەم دیگەران یاسنەوەن فرت ماشاکەم فرە دەورو بەرمەبینم کەمێ لەو لە حازۆ ئەوێت بەهۆی ئەوەی کە زیاتر مردم بناسی ئەرێ بەڵێ چونکە فرت ماشاکەم ئێمە لە عکاسی بەتایبەت پۆرترا چاوەکان قساکەن واقعا چاو نەخش ئەساسیکی هەست بۆ یەکی لە چتگەلی کە من ئەیوینم لە نگاهی ئەو وڵاتێک هەر بنیامەکە تەعامڵەکەم چاوگەلیە تماشای کردن لە چاوگەلی و فرچتگە لە تام بخوێن وایس یعنی لە بوارەی دەروونناسی و تویشی قوی ئەرێ قەتەن ئەکاسی هەرەوەسا ئەکاسی ئەش ئەسڵ مەرزێکی نییە واقعا تۆ ئەشێ ڕەوانشناسی بزانی جامەشناسی بزانی ئەشێ بەسەڵ سوژەگەلێکە تایسە کارم کردگە پرۆژی نۆرۆز خۆمان بووگە نۆژە کوردستان بووگە بزن کۆڵبەرەکان مەکە معروفە کارم کردگە کارگەلی کە تایسە کارم کردگە کولەن مطالعی پەژۆهشی بووگە مطالعی کریاگە لەسەریە وەسا ئەوە نییە کە تۆ بێژی فقط ئەکاسیەکەشی فرچتگەل بزانی. بەخێر بێن زۆر مەمنون من سڵاو عەرزەکەم محەممەد بێنەرانە من ناوم شەهینە فامیلم باخیشیە وەک شغل ئەسڵیم پەرستارم من منتەها کار ئەکاسیەکەم. ئەکاسی بۆ دڵخۆتە؟ چانێکە ئەکاسی دەست پێ کردگە؟ ئیتر وەک هەموو کەسێکە کاری هونەری دەست پێەکە ئەبێ بەیسەکەی عەلاقەیەکی تایبەتت ببێ کە من لە مناڵیەوە حەزم بە هونەر بوو من تایتر شێوەی ژیانی و وەختێمەکە جۆرێ بوون نەمانەتوانی لە وەختا بچین بە شوێن کاری هونەریە و نەهایەتەن من دوای سنی تقریبان 40 ساڵگی دەستم کرد بە کاری هونەری و چون عەلاقەم بە عکاسیش بوو تایبەت بەخاتر بنەماڵە بوو یا کۆمەلگا بوو چە بۆ باعیسەوە ئەو وەختە نەشیتە شۆن هونەر یا خۆتان بوون؟
اختصاصی بنەماڵە نەبووە بالاخەرە شاید مەقتەعی سنی من وابوو بێ کە لە زمانێکا بوو کە شار بوو دەوران دەبیرستان و ڕاهنماییشتەوە دوایش ئیتر پێچیان بە کار و بار و دەرس خۆاندن و ئەو شتانە بوو دوای مناڵداری و ئیتر نەهایەتەن کە گەیشتمە سنێک وەک لە بەشی ڕەوانیەوە تۆ دوای سنی 40 ساڵگی تماشایەکی ڕابردووی خۆتەکەی بزانێ چیت بەدەستێناوە چیت لە دەستداوە وەختی کە تماشاکەی علایق زۆر مهمە لە ژیانە چون ئەگەر ئینسان بە شوێن علایقیان ئەڕوات نەهایەتەن کەسێکی ناڕازی دەریە ناڕازیە یانێ ڕازی نیت لە شێوەی ژیانت ئیترەوە بوو منیش کە خۆشم لە عکاسیە هات تەسمیمم گر کە بڕۆم دەورەهای عکاسی بگوزارێنم هەر لە سنا و نەهایەتەن لە ساڵ 94 بە سوورەت جدی دەستم کرد بە عکاسی زۆر باشە ئینشەڵڵا کە بەردەوام من چۆن بوو یەک دەفعەی تر و تۆ با بڕم بە شۆنیە خۆ بارزم کردن تر ئەوەی کە فکرت پێ کردگەسەوە بیرت وەێ ئەوەی کە ئیتر نا با بڕمیسە شڕۆی کەم ئەرە بیرم پێ کرده بوو زۆر بەختیش کە بە مۆبایل کە عکسمەگر ئەو پێم خۆش بوو عکاسیم پێ خۆش بوو بە تایبەت من کوهنەوەردیشم چ زمانێک کە جدی بووە بۆم ئەم عکاسی بە سوورەت چت بەردەوام تەسمیمی بۆ بڕم و ئەدامەی بەم تۆ کە ئەڕۆیتە کێو لە بەرزاییەکانە لەخەرە کێوهای بەرز هەموو کەسێ ناتوانێ بڕوات ئەو کەسانە کە ئەڕۆن پیان خۆش ئەو جوانیانە منتەقلکەنەوە بە شار بێنەوە کە خەڵکێکی زۆرتر ببینێ کە ئەو تەسمیمەم گرتیم ئەبێ حتمما دەورەهای عکاسی بگوزارێنم چون بالاخەرە تۆ بەشێک زۆری تەکنیکە ئەبێ فێر بیت دانشە ئەبێ فێر بیت جیا لە زیبا دیتن جیا لە جیاواز دیتن ئەبێ بەشی تەکنیکیشت قەوی بێت ئیتر هاتم بیرم پێ کردو کە چی بکەم لە سنا سەرچم کرد ئەو کەسانە کە وەک مۆرەبی عکاسی لە سنا ساڵهایە کارەکەن کە ئوستادن بەڕاستی پەیام کردن ئاغای شەهاب ناسری ئاغای سامان عەباسی ئاغای فەرهاد مۆتاعی و کەسگەلێتر بوون کە ڕۆیشتمە ناو کلاسەکانیان و نەهایەتەن دەورەهای مقدماتی متوسط پیشڕەفتەم گوزەراند و دەستم کرد بە عکاسی ئیسەش هەر بەردەوام شاگردی یەکەم ئیسەش هەر بەردەوام ئەچمە کلاس هەر ئایسە کە لێرە قساکەم من خەریکم بەش مەجموعەسازیە خوێنم کە چۆن بتوانم بەرەو مەجموعەسازی بڕۆم قسەی مەجموعەسازیتان کرد تایسە مەجموعەکستان نۆگا وەک شتێکی ئامادە کە بێژم ئەمە مەجموعەیەکی تایبەتە و هەموو شتێکی ڕێک و پێکە هێشتا بۆ حەدە نەگەیشتوم منتەها کار زۆرم کردە لە قاڵب مەجموعە بەڵام ئیسە خەریک خوێندنەوەم لە مەوردیانەوە و کلاس ئەڕۆم و چون نەهایەتەن ئیسا تەک عەکس ئیتر لەوانەیە نەتوانێت جواب باتۆ لە عکاسیە تۆ گەرەکە ڕەوایەتێکت بێ لە مەوزوعێ چەندانە عەکست گەرەکە کە سریاڵوا بتوانێت و داستانەی تۆ ڕەوایەت کە ئیتر بۆیە حتمما نیازەکە مەجموعە بگوزارێنم و کار بە مەجموعەوە دەست گالێری ئەکسیشان بووگە ئەم بەڵێ من کە ئەرزم کردن لە ساڵی 94 بۆ لەوا بە سوورەت جدی دەستم کرد بە عکاسی ئەوڵین کارێکە کردم من پەرستارم لە بەخشڕاوان پزیشکیە کارەکەم تەسمیمم کرد کە ئەوڵین نمایشگای ئینفرادی خۆم تابلۆهای تەبیعەت بوو کۆلان لە تەبیعەت کارم کرد بوو کە بیفرۆشم و هەزینە پوڵەکەی بخەمە ناو سنووقێکمان هەیە لە بیمارستانە سنووقی حمایە لە بیمارانی مزمنی ڕەوانی ئیتر زۆریش باش فرۆش ڕۆژ گشتیشمان تەقدیم ئەوێ کرد دوای ئەوە خۆب عکاسی لە نمایشگاهای دەستەجەمعیە زۆر شرکەتم کردووە بە مناسبەتهای مەسەڵەن ڕۆژجەهانی عکاسی و بە مناسبەتهای حیاتی وەحش و تەبیعەت و حیات بەخشین ئوستانی ئەلبۆرز بۆ شرکەتم کرد لە نمایشگایەکی ئیسە کە بەردەوامە لە 5 شەهر و بانوانی عکاسە 5 شەهر و 5 نمایشگا لە مەهابادە لە ڕەزاییە لەما شرکەتم کردووە دوایەوە لە کتێبە عکسێکم چاپ بووە کتێبێک بوو بەناو
حضور ذهنم نییە بۆ ناوەکەی ئەو من بە لە چاپی ئەوەڵ یا بۆ عکسێت ناتیە کە ئیشتوانەکەم بروسک بوو کتێوەکە ناوی بروسکە مەجەلەیەکی عکاسیە زۆر بەردەوام بن هەر لەم ڕێگە خات وشەین ئێوە وتان کە من لە پەرستارم لە بیمارستانە و خوبخانە خاسویک لە بیمارانێک کە کاریان بە ئێنە ئەخوات و مەسیریان ناخوات و یا بەستەریەوەن خۆ بیسە بەرحاڵ تا دەورەی دەرمان خۆیان بگوزێنن تایسە بۆتان ئەمە پێشنهات کە بێژی لیان ئەکس بگرم لە مەجموعەی دروستکەم لەوەی کە خۆ فرەتر بۆی کە مردمی ئێمە کەمتر بیماری گەلێ دەرونی و دەروونناسیە ناسن یانێونە تەکیە ئاشنا نین بۆ دلیل لەوتم کە ئەکس بگرن کە بیناسنن بە مردم فقط سوالێکی زۆر میزان بوو من لە بمارسان بەڵام پزیشکیە شتێکە تایبەت بۆم دەرکەوتۆ تەنیایی ئینسانە دوو سێ جار دەرخواستم کردووە کە مەجموعە تاهیەکەم هەتا ئێستا مۆجۆزیان نەداوە چون لە ئێرانە دوو سێدانە مەجموعە کار کراوە دانکە لە تەبرێزایە لە بمارسان بەڵام پزیشکی تەبرێزا کار کراوە جزو بەرنامەهای ئەو لە لێدارمە چون ئەمە بەشی لەگاڵ بەشی قانونیەکەی ئەبێ زۆر کاری بۆ بکەیت بێ خانەوادەکان ڕزایەتیان ببێت کە لە نەخۆشەکان عکس بگریت بەشی ئیداریەکەی مجەوەزانەی بۆ گرین مۆردێکە کە ئەولەویەت کارەکانمە اتفاقاً هەر ئەوە کە ئەرزم کردن تەنیایی سەڵان بەشێ لە خصوصیاتی یانێ ژیانی ناپەزێرە لە ئینسان من هەر ئەوە باعث بوو وەک هەر عکاسێکی تر کە لە ئەوڵەوە بە تەبیعەتەوە دەست پێەکە عکاسی ئارام خەریکم لە تەبیعەت فاصڵە گرم و بەشی ئارت کارەکەم بەشی مستەنەد ئیجتیماعی کارەکەم چون ئەحساسەکەم ئەو سەبت و ماندگارکردنی ئەو تەنیایانەی ئینسان یا ئەو شێوە ڕەفتارانە کە جیاوازە لەناو شارە بۆ من خۆشایەنترە ئایستا زۆرتر من فۆکوسم کرد سەر مستەنەد ئیجتیماعی هەر لە دێر زەمانەوە ژنانی کورد وێڕای پیاوان شانیان داوەتە بەرهەموو ژانەرەکانی هونەر و لە بواری وێنەگریشدا جێدەستیان دیارە هەرچەندە دیار نییە یەکەم ژنی وێنەگر لە ڕۆژهەڵاتی کوردستان کێ بووە بەڵام دڵنیام هاوشانی پیاوان ئەوانیش دەستیان داوەتە وێنەگری و بە خۆشحاڵیەوە لە چەند ساڵی ڕابردوو ناوی چەندین وێنەگریژن وەک ئەستێرە لە ناو شەوە زەنگدا دەدرەوشێتەوە کە لەوانە دەتوانین ئامانژە بە خات و ئەوین عەباسی بکەین کە وەک یەکێک لە ژنانی وێنەگری بەتوانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و جیهاندا ناوێکی دیارە وە لە چەند کێبڕکێ و فستیڤالدا لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا یەکەمینی بەدەستهێناوە و جگە لەو هەموو شانازیەی لە بواری هونەرەوە بۆ کورد و ژنانی کوردی مسۆگەر کردووە بۆتە سەرمەشقیش بۆ زۆر کچ و ژنی دیکە لەو بوارەدا. خاتون بەخێر بێن زۆر سپاس مەمنونم تکایە خۆتان بناسێن بۆ بینەرەکانمان من فوزیە عوسمانیم بە ناو هونەری کوردستانی لە ساڵ 94ەوە هۆگری کاری وێنەگریم ئەلان هەم کاری هۆنەری ئەکاسی یەکەم هەم لە زەمینەی وەرزش زۆر تامەزروم ئیدامێ بم کار بەدەنسازی شەکەم هەم زۆمان لە باشگاکانە وەلی کار ئەسلەکەم هەر ئەم ئەکاسیە. جاشۆن بۆ ئەکاسی دەست پێ کرد لە ڕاستیدا لە ساڵی 90ەوە ئێمە بەواستەی کاری هاوژینەکەم چین بە وڵاتی بەلاروس جوانەکانی ئاوێن کەتی هەر بۆ خاترسازی بۆ خانەوادەی خۆم دووربینێک کۆلەی کامپەکتم سان ئەو وەختە ئەکاسی مەکرد لەوێ دەمدی کە ئەکسەرن لە فەیسبوک ئەکسوشتیان دادەنا وەختە تازە فەیسبوک هات بوو گروه ئەکاسەکانم دنبال دەکرد دەمدی نەبابە منیش لەوە دەستێک کاری بتوانم کارێکی وا بکەم ئەو وەختە مشەوەق بوو لە دەوروبەرم ئەکسەکانم دادەنادایان کورد زۆر جوانە ئەمانە ئیتر منیش هەروە هۆگری ئەم ئەکاسیە بووم و ئیدامەمدا.
قەلبتان ساق زۆر بێت ئینشەڵڵا. سپاس. ژایسە لە چه ژانرێکا کاسیەکەی خاتون؟ ژان خیابانی زیات لە حەز پێ جا چۆن خیابانی هەڵبژار؟ والله هەر خۆم بوون لە ناو خەڵکە حەز پێەکەم ئەو وەختە دیتنی کارە ڕۆژمەڕەکانی خەڵکەکە بۆ خەڵک زۆر عادی بوو، وەلی من لە دیت هونەری وەختە تواشایەکەم بە جۆرێکە نمایشێ دەم و ئەو جۆرێکە خەڵک ئەیبینن من جۆرێکە چی ئەوێنی لە ناو خەڵکە کە پێت خۆشە ئاکاسی خیابانی بکەیت؟ هەر ژەستە جۆران جۆرەکانی ئەو کەسانی کە خەریکی کاری خۆیانن لە حاڵەتی عادیدا ئەو خەڵکە دێن هەروە تواشایەکەن، بەڵام من ئەیبینم دیتن لەگەڵ تواشاکردن فەرقی زۆرە. من بە دیدێکی هونەری و تواشایەکم و ئەکسی لەیەگرم لە زاویە جۆرا جۆرەکانەوە. خاتونەکانمان چۆنەوێنین لە ناو شارە؟ خاتونەکان شیرنتر لە گشتی. خاتون کەمترە بینی خۆ لە ناو بازارە بەداخەوە، بەڵام ئەو زیاتر خاتونەکان یا لە ناو ماڵن یا کار هونەریەکەن لە دەرەوە، وەلی بۆ نێو بازار ناو خیابان خۆ کەمتر خانەکانە بینن. ئێوە وەکو خاتونێک کە خۆ بە تایبەتی خەریکن لەسەر شەقامەکان هاوێنە ئاگرن و کاسی خیابانی ئەنجامان خۆ زیاتر خەڵکەکە هاوێنن لە دەرگەکانمان لە گرفتاریەکان شەتان دیگەام مۆدەتە بۆچە ناو زۆرە بین متفاقن وەختە لە ناو خیابانە کاسیەکەم ئەو کەسانی کە بە تایبەت دەستفرۆشەکان گشتیان قاوەکەن لێم مێژن بێن ئەکسکردن لێمە بەشکم نیشان دەوڵەتی بم بزانم کە دەردمانچی و کارێکمان بۆ جۆرکردن ئەوەی دەڵم من ئەکس بۆوە ناگرم بەداخەوە و هیچ کارێکم لە دەست نایە بە خۆمانە حەسرەتێکە دێکە دەیبینم ناڕەحەت دەبم لەش بەوانە وەلی تر لە ماڵە و کەسێکنی نەبوو کە بەرگیریتان کا بۆ کاسی بوو وێنەگوێی نەوەڵای اتفاقم بەرعکس تەنیا کەسێک کە هاندەری من بوو ئاغاکەم بوو هاوژینەکەم هەمیشە هەر لە زووەوە پێی خۆش بوو کە من غیرە ئەوەی کە دایکێکم لە ماڵەوە غیرە زەوی کە ژنێکم لە ناو خانەوەدا لە دەرەوەی دامەئەشدا کارێک بکەم هونەرێک ئەنجام بم بۆشە خەڵکمان لە ناو کۆمەڵگا سریکیان ئەم بیر و باوەڕیانە نییە جیالەوەی کە خاتونی ماڵەکەی با لە دەری شەو بۆ خۆت هەر بۆ دەرونی خۆت ناژین بوو کۆمەڵگا کارێک بکەیت خۆ بۆ دەگەرێتەوە بۆ نەخوێنەواری ئەو کەسانە کەسێک کە بیر و باوەڕێکی ڕۆشن بیرانەی بە قەت بیر ناکاتەوە کە ژن ئیلا دەبێ هەر لە ژوورێدا بێ خۆ کاری ماڵ بەجێی خۆی ماڵداری بەجێی خۆی وەلی تر هونەریش دەبێ بەشێک لە ڕۆیاکان و ئاواتەکانی خۆتە دەبێ دیبێنی من دروست ئەمە بوو بەسە باعثەوە کە خودی خاتونەکانیش وا بیرکەن کە هیچ حوسڵەم نییە کار ماڵەکە مەکەم و دوایەوە پاڵەکە فنیا هەڵمەناو سوشیال میدیا بۆچی نابەرەوە اتفاقم بێ حەز زۆر دەبێنم من زۆری هاندەری و کەسانەوە خانمانم نێژم بێنە ناو جامعەشەوە خۆ هەر لەو دنیای مەجازی تو دەتوانێت زۆر کاری دیکە ئەنجام بدەیت هەر لەو کاری ماڵت کە ئەنجام بدەیت دەتوانێت ببیتە بلاگەرێک بڵاگێک دانێ هەر لە کارەکانی ناو ماڵی خۆت ئەوش دەبێتە هۆی ئەوە کە دەرکەوی لە نێو خاتونەکانیشمان هەست لە ناویانەکە کاری ماڵەکەیشیان بە دروستی ئەنجام نا ئسە یا شپرزە یا نیمە ئەنجامیا یا داێنێ نیمەکی ئەمڕۆ باقیەکەی سبحا دروستەویش ئەنجام نان ئەمە هەڵەگەڕێتەوە بوو دەروونێ خاتونەکان لەبارەی دەرونیە و ئەو ئارامش و ئارامش واسایشی نییە و من گەرەکمە بێمە سەرەمە کە کاری دەرەوە یا هۆنەرێک وەکوێوەکە وێنەگرن ئەتوانێ ئەو ئارامشە دەرونیە پێی باکە کارە ماڵەکەیشی اتفاقا من کاری ماڵکە ئەنجام ئەدەم خستە بەم ئەسمە دەرەوە بە ئەکاسی واقعان ئارام دەگرمەوە ئارامشێکە بۆ دەروونم ئێنەرژی زیاتر دەگرم وەختێکە و کارەکەم لە ئەکاسی دیوە ئەژی بە ئەکاسی دەروون مارامەوەیەوە کاتێککە من ئاکاسی دەکەم ئەو لاسە کە دووربین بەدەستمەوە واقعان ئەحساس ناکەم لەو دنیایشدا هەم یعنی هەچی دەغدغەی ناو ماڵە دەغدغەی دەرونیە هیچێک نامێنێ خۆم و دووربینەکەم ڕەفیقی هەمیشەگی تەنیاییمە وەختی دەچمە ناو خیابان ئەکس دەگرم ئەو لەحزاناسن یەکدەفەت مشای ساعتەکەم ئەی چنی وەخت گوزراوە یعنی کاتەکانی ئێستا ئەحساس ناکەم ئەو نەخۆشە بۆ من ئەو کامێرایەوەی تەنیا نەکردگا اتفاقا لە تەنیایی دووری خستومەتەوە تەنیایەکی خۆشم پێدام دووربینە خۆم و ئەم دووربینە و خۆم ئەو جۆرێککە هەم لە دەروونەوە بە ئەکسەکانی نیشانەدەم خۆت و دووربینەکە و مردم دەقیقانە ئێوە ڕۆژگاری سەف دەکەن بۆ هەمیشە وەلی بووگە لە خاتونەکانیش ئەکس بگری لە کاریان یا هاتوچوێکیان ناو بازار شەقامەکانە جانیان کە بچ ئەکسم لێ زۆران بۆچی ناوەلی من ئەغڵا بۆچە ئەو بیر و باوەڕیان هەست بۆچە ئەکسۆ لێم گرت
خۆ زۆر تەبیعیە چون کەمتر دووربین لە نێو جامعەدا بووە وەکو وڵاتەکانی دیکەنە من لە بێلاروس وەختی ئەکاسی مەکرد هیچ کەگیری ناداپن مدام دووربینەکە بەدەستمەوە وەلی لێرە خۆ ئەشە ئیجازە بگری خانەوادەکان کەمی مەحدودیەتیان هەیە ئەیتر بۆچە بەرگریەکەن خۆ وێنەیە و خاتونەی ساشێتە ناو دووربینێک و لە حافزەی دامێنێ ئەگەریشنە چاپەوێت و تێت سەر کاغەزێک بەداخەوە پیاوەکان لەوە زیاتر چێکردێ مشکل لە پیاوەکانە قبول چه پیاوەکان قبول ناکەن بەبیری ئێوە وەک هونەرمەندێک بەخاطرەوەی نەبووە ئەو شتیان نەدیوە بەخاطری نەبوونی ئەو شتە نەبووە کە خانمەکان ئەوەندە زۆر دەرکەون لە نێو سۆشال مێدیادا شتێکی تازەیە لە جامعەی ئێمەدا ئێستا جێ نەکەوتۆ بە جوانی دەی چی بکەین کە جێکەوتن ئێستا بە مرور دەبێت ئەو کارە بکەین نەسلی ئێمڕۆ ئەلبەتە زۆر کەمترە نسلی پێشوو زیاتر حساسن بۆ کارانە بەڵام نسلی ئێمڕۆکە ئەکسەرەن دەبین لە سوشال میدیا زۆر ڕاحەت ئەکسەکانی خۆیان بڵاو دەکەنەوە حتا بۆ ژیانی خصوصی خۆشیان نیشان بدەن ئیتر وردە جێ دەکەوێت وەلی بۆ کەسانی کە تەمەن سەرترن ئەوان ئێستا قبوڵیان نەکرد بۆیان قبوڵ ناکرد بەبیری ئێوە خاتونەکان خۆیان ئەمەیانە قبوڵ کردە بەداخەوە بەڵێ وەڵا جا بۆ ئەمەیانە قبوڵ کردە زۆری جامعە محدودیت‌های نێو جامعە زۆر جار دین و ئاین باعثی ئەوەش بووە ئێتر زۆر شتی دیکە دەخیلە لە شتەکە هەر وەکو گوتم دین و ئاین باعث بووە کە نەهێڵێ ژن ئەو جۆرێکی پێی خۆشە دەرکەوێت لە جامعەدا دەرکەوتنی ژنەکانمان وردەوردە خەریکین ئەبینین لە ناو شار و وڵاتە خۆب ئەمە خراوتر بووگە یا خاستر بۆ جامعەمان بۆ کۆمەڵگامان اتفاقا زۆرم پێ باشترە ئەوە ئەلبەتە نەک بەو شدەتە کەمێک زیادەڕەوی دەکەم بازێک وەلی بە نەزەری من ئەوە زۆر باشترە بۆ پێشکەوت زیادەڕەویەکان ئەتیان بێژین خاتونەکانمان تا ماوەیەک لە بەرچاوەنون ئیسە کە وردەوردە ئەکەونە بەرچاو دەرکەفتن و تێنە ناو جامعە و دیارەون وگە باعث ئەوە کە بەرەو فرەخرا و تریش بچن یعنی بازە وەختێکدا بۆچی ناپێش هاتووە ئەگە ئاگاداری و زانیاری نەبێ هەروە بن دەرکەون لە ناو سوشال مێدیا قەتعاً شتێکی خراپ دەردێت نە هەر سۆشال مێدیا لە ناو کۆمەڵگایشە لە ناو کۆمەڵگا نەمدیوە بۆ جۆرەکە ناجۆر دەرکەون خب ئێوەیژن ئێماشی چی بکەین کە بەرەو ئەو سەمت و سوو نەچن بەرەو ئەو خراپبوونە نەچن ئەتر زانیاری و ئاگاداری باشترین کارە بۆ هەموو شتێک زانیاری خوێندن بەڵێ لە خوێندەواریدا لە هەچی شتە ئاگاداری سەر خوێندن خۆ بەڵام خاتونەکانمان ناخۆێنن چی بکەین ئیتر ئەوە جێداخە من خۆم لیسانس زەبان فەڕەنسەم خوێندەوە کاتێک کە ئەزدواجم کرد دوو مناڵ پشتەریەکەم بۆ کوڕێک و کەنیشکێک ئیتر بە دوایەوەدا خوب کارهای مناڵەکان ئیجازەی ئەوەی پێ نەدام کە من خەریک دەرس خوێندن و ئەمانە بووم بە دوای ئەوەدا تۆ قەرار نییە هەر لە ڕێگەی دەرس خوێندنەوە بە شتێک بگەیت بە دوایەوە دوای هونەر کەوتم دوای وەرزش کەوتم وەرزش کە لە دەورەی مناڵیەوە هەر خەریکی بووم ئیدامەمدا بە دوایەوەدا قەرار نەیدی چونکە تۆ منداڵت بوو چونکە ئەزدواجت کردی لەوانە دوورکەویتەوە اتفاقاً بە مرور کە تۆ مناڵەکەت گەیشت بە تەمەنێک کە دەتوانێت خۆی ئاگای لە خۆی بە یاخۆ بەنەوبە خۆت یا ئاغاکەت بەنۆبەت ئاگار لە مناڵەکانە بێ توانی خۆت دوای ڕۆیەکان خاتونەکان مناڵیان بێتر خۆیان دەست لە خۆیان نەشور و ناگەین بەداخەوە بۆ ئامە چی بکەین کە ئەو خاتونە بژێ خۆ منیش بۆ خۆم ئەشێبم ئێشە دەبێت خۆی ئەنگیزەی بۆ خۆی دروستە خۆی هەوڵدا توانایەکانی خۆی ببینە بزان لە چه زمینەیەکە توانای ئەوەی هەیە کە خۆی دەرخات کە بەسە ئیدیکاری ڕۆژمەڵە خاتونەکە خۆ مناڵی هەست مناڵی وردی هەست تا زمانێکە مناڵوردی هەست واقعا نەشێ بەلای مناڵەوە بێ مناڵ تا 5 ساڵگی واقعا احتیاجی بە دایکە من لەو تولی ئەو 5 ساڵدا واقعا خۆم فەدای ئەو منداڵە کرد و وەزیفەشم بۆ خۆم منێک کە مناڵم بە دنیا هێناوە ئەشێتە کیاروم تا 5 ساڵی کەیدی واردی مەدرسە دەبن و دەودەی و فاصلە دەمێنێت لەو فاصلەدا کە تۆ مناڵەکەت لە ماڵێ خۆ دەتوانێت ئەو کارانی کە ڕۆیەکانی خۆتە پێی بگری لەو فاصلەدا خاتونەکە ئەو چەند ساڵی ئەوەڵا ئەوەندە هیلاکەوێ کەیتر حوسڵەی خۆشی نامێنێ بەداخەوە خاتونەکانمان کەم تااقەتترەوە بوو بنەسەوە بۆی کە تااقەتەکانیان کەمێ فرەترەوە بێتەوە سەبورترەوە بن ئەشێ چ بکەین بەدیبی ئێوە لە چاوی ئێوە بێتۆشای ئیتر بە نەزای من کەسێک کە خۆی خۆش بوێ لە دەرەجەی ئەوە یانی هەڵەگەرمە بۆی کە خۆی خۆشەکان دەرونی خۆی وەختی خۆتت خۆش بوێ بە خاطرەوەی کە ڕۆیەکات و ئەو هەستانەی کە لە دەرووندا بە جۆرێک دەریبڕی تۆ دەبێت وەختێک تایمێک دانەی بەشێکی بۆ مناڵەکەت بەشێکی بۆ هاوژینەکەت و بەشێکی زیاتریشی بۆ خۆت
خۆت کە سڵامەت نەبێت لە نەزەر دەروونەوە لە نەزەر ڕوحەوە مطمئن بوو مناڵەکەشت و جۆرە کە دەتەوێت بار نایە بۆ ئەوی بتەوێت خانەوادەیەکی ئارام و هێمنت بێ بۆی مناڵێکی جوان پەروەردەکەی ئەوڵۆ دەبێت بە دەرونی خۆت ڕابگەیت بە ڕوحی خۆت ڕابگەیت من لەلان دەڵام وەختێ دەچم بۆ ئەکاسی ئارامش و هێمنایەتێکم پێدەدا دەچمەوە ماڵە زۆر بە ئارامشەوە لەگەڵ مناڵەکان و هاوژینما بەرخورد دەکەم وە ژیانتان خۆش ژیانما ڕۆژ بە ڕۆژ خۆش یانێ هەڵەگەڵتە بۆ یەک ئەگەر خاتوونەکە خۆی خۆشگەرێک بێ بۆ ئەو هێمنایەتێ لە دەرونەکە بێ بە دوای ئەویشە بنە ماڵەکەی خاست دەتوانێت مدیریەتکە دروسە زۆر دروسە بەڵام ئەمە هەڵەگەڕێتەوە بۆ یەکە خاتوونەکان هەروواکە وتان خۆیانیان خۆشگەرێک بێ لە پاڵیە زانیاریان بۆ نەسەر بەداخەوە زانیاریان فعلەن ها لە حەدەوەی کە خاتوونەکە گەر بڕێتە زانکۆیەک کتێوێ بخۆێنێ بە بۆنیەوەی کە دەرسە خوێنێەوە دوایەوەی تر ناخوێنێتەوە لە حاڵێک ئێمە مەجللاتی خاسمانە ڕسانەی خاسمانە خاتوونەکانمان بەرەو ئێنە بچن وەلێ نا ئەوە نییە زیاتر بەرەو سۆشال مێدیا چووگەن بەرەو کاری ماڵ چووگەنیا هەر نایان تڵم کە ئەم کاری شەبکەنیانێ لە ژێرێک و خاتوونەکە وێنی بەرگیری سەرگیریان ئەەکەن بۆ چە پیاگەکانمان ئەویش هەڵدەگەرێتەوە بۆ خودی ژنەکە کە ئەو دەڵەن تا مەزلومێک لەبێ زاڵمێک نابێت تۆ وەختێ خۆت ئەو زۆمە لە خۆت سەر خۆت قبول دەکەی خۆ ئەوش هەر زیاتر دەدا کە ئەو کارە نەکەی بۆ ئاسانترێدی بۆی تۆ بەشێک لە تایمەکە من دەڵم بە ئاگاکەم دەڵم ئەگەر لە مناڵەکان بێ من دەچم ئەکاسیەکەم خۆ ئەگەر من ئینسانێکی بام کە قبولی ئەو زۆمام کردباکە نا من وەزیفەمە هەر لە ماڵەدا بووم بامێردەکەم بچێ بەلای کاری خۆی خۆ دروست نیە دەبێت ژنمێت هاوکاری یەکتری بن وەختیانژین لە بەرە ئەو خاتوونە و پیاوە کە ژیانی هاوبەشیان دەست پێ کردگە خۆیان بە یەکەوە هاوکاری یەکەکە وێنەگرانی ژن لە ڕۆژهەڵاتی کوردستان جگە لە پرۆفشناڵ بوون و خۆپێگەیاندن لە بواری هونەری وێنەگری بەڕوانینی ژنانەیان بۆ سوژەی وێنەکانیان هەزار ئەوەندا بوارەکەیان ڕازاندۆتەوە و بە چرکاندنی هەر وێنەیەک دەیان ئامانجان پێکاوە و لە ئێستادا دەتوانین بڵین ئەگەر هیمەتی ئەو ژنە وێنەگرانە نەبوایە کەلێنێکی گەورە لە بوارەکەدا بەدی دەکرا ئەوان بە چرکاندنی هەروێنەیەک سەرنجمان بۆ دەیان کێشی ژنان و جوانەکانی ژیان لە دیدی خۆیانەوە ڕادەکێشن و وێنەکانیان جگە لە بواری هونەری و وێنەگری سەدان چیرۆک و ڕۆمانی نەبیستراون کە بە هونەری و وێنە پەیامەکانیان بە گوێی کۆمەلگا و جیهان دەگەیەنن. سارا ئێوە وەکو وێنەگرێک بەناوبانگ وێنەگرێک موفق وە شارەزا لە شاری ئێمە گالێریتان بووگە نمایشگاتان بووگە مەجموعە ئەکستان هەست باکەمێ سراتمانە بۆمان بێژن. لە توولم دە ساڵە مەجموعە گەلێکە کارم کردگە و بەناوبانگ بووگە پرۆژەی نۆرۆزەکەمە پرۆژەی نۆرۆز کوردستانە کە بوو ماوەی 5-6 ساڵ مداوم کارم کردیانە تواو ئاوایی گەلێکە نۆرۆزی کوردستانیان بەرگوزار کردگە بەلای ئێستسنا کاسین کردگە و ئیسا لە قاڵب کتێوێکە ئامادەست کە لە داهاتووی نزیکە ئێرا دەرگێ بعد من چەند ساڵ نزیک بە 2-3 ساڵ لەسەر کۆڵبەرەکان کارم کرد و ئەویش مەجموعەیەکە کە فقط لە ئاژانسکە لە معتەبەری دنیا و نەمایشگاکانە فقط انتشار دریاگەیانێ دەغدغەی کتێ و تایسە نەوگەیە بە کتێوەمانە بە نەتیجە بگێت و مثلا دۆڕێشە ژنەکانم بەردەوامە من لەسەر دۆڕی ژنەکان کارەکەم چەندی ساڵە چونکە هەر لە مناڵیۆ لەگەڵ دایکمان لە خانەقاکان و تەکیەکانە بوو و ئەمە ئیدەی ئەوەی لێدا کە لەم ساڵگەل ئەخیرە دۆریشگەل ژن ئاکاسیکەم چونکە دۆریشگەل پیاگ فرێ لە ئاکاسەکان توانی گیانە و ئاکاسیان کردگا و لێ تایبەت بوو بەلامەوە ئەوەی کە من لێنە گەورە بووگەم ئەوانش فەزاگەلی شخصیانە و خۆشە بەلامەوە جالب بوو بە عنوان سەنەدێک بوو داهاتوو کە ئەم قشرە وجودیان بووگەم بنیام گەلە وجودیان بووگەوە ئیتر گردە هەمایە هەرچێکیان بووگە ئیتر بەردەوام هەر لەسەر دۆری ژنەکانن ئەمە مەجموعە و پرۆژەگەلێکە کە فریکیان لە نەمایشگاگەلێ گروهیە خارج لە ئێران و داخل لە ئێرانە انتشار دریاگەن و فستیڤالگەلێکی چونکە
من زۆر بین لە ژیانم چەند ساڵ گذشتم بە خاطر ئەوەی کە محدود بووم بازێک زمانی فقط ئەمتانی عکسەکانم انتشار بم وەلو تەرێقۆ بەڵ بەدەست بێرم ئیتر لە فستیواڵەکانە ئەم هەنارد و جایزەگەلێکە بەدەستم هاوڵگا بۆ باعثەوەی کە دەرامەدێکیشم بەدەست بێت لە تاریخ خاص انشاءڵڵاکە بەردەوام منەوەخمتان ساق بێت چۆن بوو خۆشت هات لە وێنەگەری و شڕۆت کرد دەست پێ کرد و کامێرای کرد بۆ خۆت سەنگ و شڕۆی کێن بڕین بۆەوەی کە فێربین و عکاسی بکەین وەڵڵا دەست پێکەکەی هەر ئتفاقی بوو برایك بوچکمە هەست من لە خۆم بوچکتر 4 ساڵ گوشیکی سن چونکە ئێمە پێش ئەوە ئەسڵ دووربینمان نەبوو لە ماڵە گوشیکی سن کە قابلیت عکاسی بوو گوشیک ئانچەنانی نیش نەبوو لە قابلیت عکاسی بوو من بۆ بەهانۆ شڕام کرد بە عکاسی کردن هەر ئەوە ئستارتی لێ ئەکاسیم کرد بە ئەو تا بازی زمانێک ئتفاقێک فراخراو لە زیندگیمانە کەف دوایەوە ئیتر ئەوە ئستارتی لێدا کە من بڕم بە بەهانەیەوەی کە ذهنم ئارام بێ بڕم دۆرەی عکاسی بووینم دۆرەی عکاسی مندی لە سینما جوانە و ئیتر لەو لەحزە و لایتی کولن زیندگی من یعنی حتا زمانێکیش کە چوومە دانشگا دەوام نەهاوە دوای یەک دوو ترمە و گەرکم وێڵی کەم بە ئیسرا خانەوادەم هەرمامۆ تا بە مدرک کاردانی ئینسرافم دا و هاتمە دەڕێتی یعنی بەلا ئێستسنا دوایەوە کولن زیندگیم عکاسی بکەم بۆت پێش هات کە بچی بۆ جێگەیەک بیژن دووربینەکەت فێرا ئەرێ ئەوە فرە معزل گەورەیەکە بەداخۆ ئەوە فرەخراوە ئەڵبەتە چونکە ئیسە تەخەسوسی بەشێ لە ژیانم بووگە پۆڵدەراوردن و لە تەریق ئاتۆلیە و ئاکاسی پۆرتڕۆمانە ئیسە ئیسا سۆم کارە ناگەم یانێگە کەسێ بێت خۆی زانێشێ هەزینە بات ولی پێشترە لێ بەداخەوە یانێ ئەسڵ فرێ وەختکن نەمەزانی بە خاطر خۆم داوت مەگەنی هەم خاطر دووربینەکەم و ئەمە معزەل بوو ئەرە ئیسە خاسترە دروستە خۆ چە بکەین دەکەم معزەلە دەیترێژی مستەقیم ڕووکبین بێژین پێیان بێژین نا ئەگەر بۆ خۆمان کە تێم هامە خزمەتانە بەڵام ئەگەر بوو دووربینە کەسنا ناتوانم فرە جێگەگە اتفاقەن یەکدەستی مۆشان وای چوام و دووربینم نابر یەکشێنیان چە بوو هیچ خۆفیانە کرد فقط منێ خواگەڵا فرەفاس وەکو خاتوونێک کە وێنەگەرن قسەتان چەست بۆ خاتوونەکانمان خاتوونگەلێک کە هیچ کاری ناکەن بەسەڵە هیچیان نییە وڵا خۆیان زەرە دەکەن چونکە دنیای فرە جەزابێکمانەس و پیچیدەیشە یانێ هەر ئانچێکە ئەچیتە شۆنی هەر ئانچێکە حەزی پێ ئەەکەی ڕۆحت جەستت هەرچیشتە ئارامە و ئەوە مثایت من عکاسیە هۆنەرێکە علاقە مەست بێ ئەوە دەرگیر میکردگە لە فرێ حەواشی دوور میکردگەسەوە و فوکوسکردن لەسەرەوە مەسئلە ئەسڵ توانایەکی بەخشیگە پێم ئەوەی کە جایگاهێکۆ بێ ئەسڵ ئەعتیبارێکۆ بێ و فرێک لە مەحدودیەتەکان بەو هونەرە و بۆ توانایی ئەسڵ حەسفەوێ لە ژیانت یعنی هەر کەسێک لەسەر هەر کارێک هەست فکوس کاتە سەری بەڕاستی نەبەر نەتیجاگە حتا لە عکاسیشا من فرێک لە کەسانی کە عکاسیەکان بەنێخواگەلە هاان بەشۆن مادیاتەوە بەدەستی نایرن لە عکاسی هۆنەریەوە بڵێ من بم نەتیجە لە ئایسلام حازرا بۆ نەتیجە گەیگم کە تۆ بە تۆری حرفەی هەر کارێ ئەنجام بێ قەتعاً بە نەتیجاگە یعنی ئایسە من بازی زمانی 1-2 ساڵە فقط لە ناوم پۆڵ دەرتێرن یعنی لە ئەتباری کە لەم چەند ساڵە بەدەستم هاوڕکە پس هیچ شتێ غێرە ممکن نییە و بەردەوام بین لەسەر کار و هونەرێک هەستە. هەرچەندە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەیان کێشەی ئەمنی و ئیداری بۆ وێنەگران دروست دەبێت و زۆرجار لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە ڕێگریان لێ دەکرێت بەڵام ئەو کێشانە بۆ ژنان چەند قاز زیاترە چونکە ئەوان جگە لە ڕێگری حکوومەتی بە بەهانەی جۆرا و جۆر دەیان بربەستی بنەماڵە و کۆمەلگا توش دەبن ئەوە جگەلەوە پیاوان بە تیم دەچن بۆ ناو سروشت و بە تیم سەفەر دەکەن و گەڕانیان هەیە بەڵام ئەو دەرفەتانە بۆ ژنان زۆر کەمترە بە تایبەت ئەو ژنانەی ژیانی هاوبەشیان پێکێناوە و ئەرکی ماڵ و منداڵیان لە ئەستۆیە بەگشتی ژنان و کچانی وێنەگر لە زۆر ڕۆوا کێشەیان هەیە و وەک پیاوان ناتوانن بە دڵخوازی خۆیان بۆ سوژە و بابەتەکانیان بگەڕێن
بەڵام سەرڕای هەموو ئەو گرفت و کێشانەی لە بەردەمیانە دیسانیش ساڵانە بەشداری دەیان پێشانگەی ناوخۆیی و جیهانی دەکەن و دەیان خەڵات بۆ خۆیان مسۆگەر دەکەن و سەدان وێنەی جوان و ناوازە دەچرکێنن و سەدان پەیامی گرنگی و ئاشتی و کێشەی ژنان و جوانیەکانی سروشت لە دیدی خۆیانەوە دەخەنە بەردیدی هۆگرانی بواری وێنەگری.